ئەو گەنجەی پێش هێرشەکەی 11 سێپتەمبەر 2023 کرد. کاتێک باسی هێرشەکەی 11 سێپتەمبەر دەکرێت، هەمووان ئوسامە بن لادن بە ئەنجامدەری دەزانن، بەڵام لە ڕاستی داوای هێرشەکەی کرد. گەنجێکی میسری بوو بە ناوی محەممەد عەتا، سەرۆکایەتی 18 چەکداری دەکرد، لە ژیانیدا 2 جار وەسێتی کرد. ساتی ئەنجامدانی ئەو هێرشە بوو کە نەخشەی دابەشبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کۆڕی. ئوسامە بن لادن پاڵپشتیکەری مادی و معنەوی و ئایدۆلۆژی بوو، بەڵام ئەنجامدەرەکانی 19 کەسی دیکە بوون، لە نێویاندا گەنجێکی تەمەن 33 ساڵ بە ناوی محەممەد ئەلئەمیر عەواد سەید عەتا سەرپەرشتیاری مەیدانی کرد. هێرشەکەش کاریگەرترین هێرشی قاعیدە بوو لە جیهاندا. ئەنجامدەرانی هێرشەکە بوونە 4 گروپ بۆ ڕفاندنی 4 فڕۆکەی جیاواز کە هەریەکەیان ئامانجێکیان بۆ دیاری کرابوو، بەڵام تەنها 2 گروپ توانیان ئامانجەکەیان بپێکن کە هەردوو تاوەری بازرگانی جیهانی و تاوەری وەزارەتی بەرگری ئەمریکایان کردە ئامانج و تیایدا نزیکەی 3000 کەس گیانیان لەدەستدا. محەممەد عەتا لە 1 ئەیلولی ساڵی 1968 لە نزیک ڕووباری نیل لە شاری کفرشێخ لەدایک بووە. تەمەنی 10 ساڵان بوو کە خێزانەکەی ڕویان لە قەیری پایتەختی میسر کرد. ئەو 2 خوشکی هەبوو کێکیشان ئەندازیار بوو، یەکێکی دیکەشیان مامۆستای زانکۆ بوو. کاتی ئەنجامدانی هێرشەکە محەممەد تەمەنی 33 ساڵ بوو، بە تەمەنترین کەسی نێو ئەو 19 کەسە بوو کە لە هێرشەکەدا بەشداریان کرد. لە زانکۆی قاهیرە تەلارسازی خوێندووە و لە ساڵی 1990 لە زانکۆی تەکنۆلۆژیای هامبۆرگ درێژەی بە خوێندن داوە. هەر لە وڵاتەشەوە فکری تۆندڕەوی وەرگرتووە و بەیعەتی بۆ ڕێکخراوە داوە. هەر لە ئەڵمانیاوە لە کۆتایی ساڵی 1999 بۆ ماوەی چەند مانگێک سەردانی ئەفغانستانی کردووە. لەلای ڕێکخراوی قاعیدا خولی فکری و سەربازی بینیوە و چاوی بە بن لادن کەوتووە. دواتر لە ئەڵمانیا خۆی فێری فڕۆکەوانی کردووە، لە ئەمریکاش بەشداری خولی فڕۆکەوانی کردووە. ئەو لەگەڵ 18 هاوکارەکەی لە کاتی هێرشەکەدا بوونە 4 گروپ. هەر گروپێک کەسێکی شارەزای لە فڕۆکەیان لەگەڵدا بوو، بەڵام تەنها گروپەکەی محەممەد عەتا و گروپێکی دیکە توانیان سەرکەوتوو بن. ڕەنگەی شەک لەو کارانی بۆ سەر لە شێواندنی دەستگا هەواڵگرەکانی جیهان بەکاری هێنابێت، بەکارهێنانی ناوی جۆرا و جۆر بێت کە 8 ناوی جیاواز و نزیک لە ناوەکەی خۆی بەکارهێناوە. 2 جار وەسێتنامەی نووسیوە، یەکەمیان بە نووسین لە ساڵی 1996 دووهەمیشان لە سەرەتای ساڵی 2000 بە ڤیدیۆ لەگەڵ یەکێکی دیکە لە هاوکارەکانی تۆماری کردووە، بەڵام ئەوەی دەست میدیاکان کەوتووە ڤیدیۆکە دەنگی نییە. دوای 24 ساڵ لەو ڕووداوە هێشتا محەممەد عەتا کە ڕێخەر و سەرپەرشتیاری مەیدانی کردەوەکە بوو ناوی یەکەم نییە. ئەوەی بۆ تا سیمبڵ و ناسنامەی ئەو ڕووداوە گەورەیە ئوسامە بن لادنە.